کۆنمرەی 85 بۆ 95 چۆن فۆرم پڕ بکاتەوە. لەم ڤیددیۆیە هەروەکو بەڵێنماندا بوو ئەمانەوەی پێتان بڵێن کەسێک کە کۆنمرەی 85 هەیە تاوەکو ئەگاتە 95 یا با بڵێن لە 80 بەسەرەوەی هەیە چۆن فۆرم پڕ بکاتەوە واتە فۆرمی زانکۆڵاین. لەم ڤیددیۆی لەگەڵمان بن تا کۆتایی بۆ ئەوی بزانن شێوازی پڕکردنەوەکەی چۆنە. سڵاوتان لێبێ، من سرود خورشید، فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ فۆرمی زانکۆڵاین. لە خزمەتتان نابێن لەم ڤیددیۆیە بۆ ئەوەی وردەکاری شێوازی پڕکردنەوەی فۆرمتان پێ بڵێن ئەگەر کۆنمرەمان لە 80 تاوکو 95 بێت. ئەڵبەتە ئێمە لە ڤیددیۆی پێشوە باسی ئەومان کردبوو ئەو قوتابیانەی کۆنمرەیان لە 95 و بەسەرەوەیە چۆن فۆرم پڕەکەنەوە و چۆن شێوازی هەڵبژاردنەکەکەن. ئێستا ئێمە لەم ڤیددیۆیەدا باسی ئەواکەین گەر قوتابیە کۆنمرەکەی لە 80 بەسەرەوە بێت ئەتا ئەگا بە 95. بۆ تێگەیشتنیتەوە لەم بابەتانە بینەری ڤیددیۆکەی پێشووترمان بن سەبارەت بە بەرزترین کۆنمرەکان بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. ئێمە ئێستاکانە ئەوەی لەم لەحزەیە لە سەرەتایە باسیەکەین گەر کۆنمرەکەمان 94 95 93 و لەو دەورانە بێت چۆن پڕی بکەینەوە، چۆن ڕیزبەندێکی بۆ بکەین باشە. زۆربەی داواکاریەکان ئێستا لەسەر بەشە پزیشکیەکانە، قوتابیان دائیمەن بیرکردنەوەیان لەسەر بەشە پزیشکیەکانە. ئێمە کاتێ ئەو کۆنمرەیەمان هەیە باشترە نەچین هەڵبژاردنەکانمان بە پزیشکی گشتی، بە دەرمانسازی، بە دەدانسازی پڕ بکەینەوە و جێگەمان لێ بگرێت. وا باشترە لە بەشی شیکاری نەخۆشیەکان دهۆک، هەولێر، سلێمانی، هەروەها بەشەکانی سڕکردن سلێمانی، دهۆک، هەروە تەکنیکی سلێمانی، ئەمانە لە کۆلێژ باسەکەین ئێمە. پاشان بینە سەر بەشی پەرستاریەکان 4 تا 5 بەشی پەرستاریمان هەیە لە هەولێر، لە سلێمانی، لە دهۆک، لە هەموو شوێنەکان ئێمە بەشی پەرستاریمان هەیە. هەروەها پاش ئەوە ئەگەر بەشە پەرستاریەکانمان پڕکردەوە بەشی ڤێرتەرنەری یەکێکە لەو بەشانەی زۆر گرینگە، بەڵام بەڕاستی ئێستا لەلایەن قوتابیانەوە پشتگوێ خراوە. بەشی ڤێرتەرنەریش بەشێکی پزیشکیە، ڕاستە بۆ گیانداران و ئاژەڵانە، بەڵام ئەوانەی کە لەو شوێنە ئەخوێنن تا قۆناغی چوارەمیش منهەجیان نزیکە لە منهەجی کۆلێژی پزیشکی گشتیەوە، لە پاش ئەوە ئیختیساس وەرەگرن و ژیانداران ئەخوێنن. هەروەها کەسێک گەر بەتوانە بێ بتوانێت ماستەر لەو بەشەیە بێنێت، ئەتوانێت لە بەشەکانی شیکاری نەخۆشی هەروەها لە بەشەکانی تریشە مامۆستایی بکە و ئوستازی جامعە بێت. بۆیە ئەمە پێمان باشە ڤێرتەرنەریشێ لە هەڵبژاردنەکانتان بێت. پاش ئەوەی کە ئەو بەشانەمان دیاری کرد، ئەمە وەکووتمان لابووری پزیشکیمان هەیە لە زانکۆی دهۆک، هەروەها بەشی شیکاری نەخۆشیەکانمان لە شێخان هەیە، ئەوانە بەشی زۆر باشن. لە پاش ئەوە ئێمە بین چی هەڵبژێرین باشە. وا باشە لە پاش ئەوەی کە ئەو بەشانەمان هەڵبژارد بین بەشەکانی زانست، کۆلێژی زانست، بەشی بایۆلۆجیمان هەیە، بایۆلۆجی پزیشکی بەشێکی زۆر باشە کە ئیمساڵ تەخەڕوجیان دەست پێکات، واتە قوتابیانیان ئیمساڵ بۆ ساڵی خوێندنی 2021-22 قۆناغی چوارەمن، واتە ئەمساڵ تەخەڕوجەکەن. قسمێکی باشە ئەتوانن بۆ خۆیان مختبەرات دابنن، وەکو بەشێکی پزیشکی ئەتوانن مختبەراتی خۆیان دابنن و کاری شیکاری بکەن لە بەشی خۆیانە و لە ئیختیساسێکی خوێندویانە. هەروەها بەشی فیزیای پزیشکیمان هەیە کە زیاتر تایبەتە بە ئەشعە، واتە سۆنار، MRI، CT سکان، یان بەو کوردەواری خۆمان کە ئەڵێن ئەشعەی تەنووری، ئەو ئەشعەی کە جیازێکە و کەسەکە ڕاکێشێتە ناوەوە بۆ ئەوەی تیشکی بۆ بگرێت. ئەو ژێشەکە لەو بەشانێک کە زۆر گرینگە. ئەمجا لێرەیە دوو ڕێیانێکمان هەیە. ئەگەر بێت و ئێمە بمانەوێت بەشە پزیشکەکان بەردەوام بین لەسەر پڕکردنەوەی، وا باشە بچینە پەیمانگاکان بە تایبەتی ئەو کەسانەی کۆنمرەیان 85 تا 90، چونکە بەڕاستی ئەو بەشانەی لە پێشوو باسمان کرد هیچیان معدلیان ناگاتە نزیکی 90. تەنها بەشی فیزیای پزیشکی لە هەولێر 87 وەرگرتووە. بەشەکانی دیکە هەمووی لە سەروی 90ەوەن، واتە زیاتر پێویستە بەوانەوە ئەوانەی کە پێشتر باسمان کرد. ئەگەر 85 هەبوو بۆ 90 یان لە 90ش بەسەرەوە هەبوو پاشەوەی ئەو قسمانەی هەڵبژارد کە باسمان کرد، ئەمجا بابێت بەشە پزیشکەکان، واتە پەیمانگەکان، دەرمانسازیە، شیکاری نەخۆشیە، پەرستاریە، هەروەها پشکنینی چاو، ددانسازی، تیشک، ئافرەتان و مناڵبوون. بەشی زۆرمان هەیە لە بەشە پزیشکەکان ئەتوانن هەڵی بژێرن. ئەوانەی 85 هەیە یا 80 بۆ 85 هەیە ئەبێ بێن هەڵبژاردننی دیکەیان هەبێت. بۆ نمونە دەرەوەی شارەکان، بۆ نمونە لە شاری هەولێری خۆشەویستە کۆیەمان هەیە، تەقتەق، شەقڵاوە، سۆران، ئەوانە هەمووی بەشی پزیشکیتیایە، ئەتوانێت ئەوانە هەڵبژێرێت. هەروەها ئەم هەموو بەشە پزیشکێت کە هەڵبژارد و دڵنیا بووی لەوەی بەشە پزیشکەکان هەمووی یەکلایی کردوتە ئەوانەی کە لەگەڵ ئارەزوو خواستی دڵی خۆتە ئەگونجێت. پاش ئەوە ئێمە ئەتوانین بڵێن ڕێگای دووەم چییە؟ پاشەوەی ئەو بەشە پزیشکیانەمان هەڵبژارد بەشەکانی
ئەندازیاری بەشەکانی تری زانست هەڵبژێرین. تەلارسازیمانەیە، شارستانیە، نەوتە، جیۆتەکنیکە یان هەر بەشیشتری ئەندازیاری کە خۆمان حەزمان پێێتی. بەڵام بۆ ئەم ڕۆژگارە و بۆ ئیشکردن بۆ هەلی کار لە داهاتووە ئەوە بەشی ئینفۆرماتیک یا با بڵێن بەشی پرۆگرام سازی لە ئەندازیاری بەشێکی زۆر باشە، چونکە ئەتوانین لە ماڵی خۆتە بە زیاتر هەوڵ بدەیت و پەرە بە تواناکانت بدەیت ئیشی سکیوریتی یان ئایتی یا داتابیس هەر بابەتێکە خۆتیایە شارەزای ئیشی لەسەر بکەیت. لایک، کۆمنت، سەبسکرایب لە یاد مەکەن. خۆشەویستانم، ئەمێ ئەوتان پێ بڵێم ئێمە تەنها لە یوتیوب نین، هەروەها ئێمە بەردەوامین لەگەڵتانە لە ئینستاگرام و لە تیکتۆک. لەوێش فۆلۆمان بکەن، لایک و کۆمنت بکەن، پرسیارەکانتان بۆ ئێمە بنێرن تاوەکو خزمەتتان بکەین و لێرەوە ئەمێ شتێک بە ئێوەی خۆشەویست بڵێم ئەزیزانم، کاتێککە ڕێزبەندی حازرەکەن و ئەتانەوێت ئێمە بیبینین و ڕێی خۆمانی لەسەر بڵێن تکایە لەسەر وەرەقەیەک بینوسن وێنەی بگرن بۆمان بنێرن. ئێمە زۆر بەڕێز داوای ژمارە تەلەفۆنمان لێەکەن. ئێمە بە داوای لێبوردنەوە سیاست و ڕێنمایەکانی کەناڵ ڕێگەمان پێنادا ژمارە مۆبایلمان بدەین بە ئێوەی بەڕێز. هەر لەبەر خاترەوە ئینستاگراممان خستۆتە خزمەتتانەوە بۆ ئەوی بتوانین خزمەتتان بین زیاتر. لە یوتیوب لەگەڵتانای. بەڵێ بەڕێزان، وەکوتمان بەشی پرۆگرام سازی یا بەعام هەموو بەشەکانی ئایتی، چ لە زانست بێت، چ لە ئەندازیاری بێ، چ لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری لە شاری هەولێر سلێمانی یا شاری دووهۆکی خۆشەویست لە زانکۆ پۆلیتەکنیکەکان، لەوێش ئایتیمان هەیە، زانستی کۆمپیوتەرمان هەیە، شارستانی، ڕێگەوبان، هەروەها بەشی ئینفۆرماتیک لە شاری سلێمانی، ئەویش چەند بەشێکی هەیە، داتابیسە، ئایتیە، نیتۆرکە، ئەوانە ینی هەمووی بەشی باشن کە ئەتوانیت بۆ خۆت زیاتر پەرە بە تواناکانت بدەیت و ئیشی حڕ زیاتر بکەیت. ئەو بەشانەی کە باسمان کرد هەر هەمووی ئەلبەتە پارالێلی هەیە، بەڵام هیچ بەشێکی ئێوارانیان نییە ئاگادار بن مەگەر لە پێی مانگە پزیشکیەکان کە ئەوەش ئینشاڵڵا ئێوە بەو کۆنمرەی کە هەتانە لە 80 بەسەرەوەیە پێویستان بەوە نابێت کە ئێواران پڕ بکەنەوە. پارالێل یەکێکە لە بژاردەکان زۆرجە پرسیاری ئەوەمان لێکن ئەڵێن ئایا ئێمە ئەگەر بێت و زانکۆڵاینەکان هەڵبژێرین ئەتوانین پارالێلەکانیش هەڵبژێرین؟ بەڵێ زۆر ئاساییە، ئەتوانیت ئەو بەشانی کە زۆرت حەز پێ هەن لە سەرتاوە ڕیزبەندیان بکەیت، لە پاشەوان ڕاستە و خۆ بە هەمان ڕیزبەندی پارالێلیان بۆ دابنەی بۆ ئەم شتە بکەین. هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی ئێمە ئەمانەوێت لەو شوێنە ناومان بێتەوە بە هەر نرخێک بێت. جا بۆیە ئەتوانین بەشەکان دابنین، پارالێل لە دوایەوە دابنین، ئەگەر ئێوارانی هەبوو لە پاش ئەوانیش دای بنین. ئەلبەتە ئەمە بۆ ئەو بەشانە باسەکەین کە زۆر حەزت پێیەتی، ئەتەوێت تەنها و تەنها ناوت لەو بەشە بێتەوە. ئەو کاتە بە وردەکاریەوە ئیشی لەسەر بکە، ئەتوانیت بەلایکەمەوە نزیکەی 30 بۆ 35 بۆ 40 هەڵبژاردن بکەیت. ئەمەش وا ئەکات فۆرمەکەت نزیک بێ لەوەی کە ناوت بێتەوە، بەڵام ئەوانەی کە 80یان هەیە ئەتوانن زیاتر بەرەولای پەیمانگەکان بێن، بە تایبەت پەیمانگە پزیشکەکان وەکوتمان لە دەوروبەریش باپڕ بکەنەوە. ئەو شتێکشمان لە یاد نەچێت بەشی شیکاری نەخۆشیەکانمان لە شەقڵاوەش هەیە، معدەلی نزیکەی 88 وەرگرتووە، دڵنیام ئەمساڵ ئەگاتە نزیکەی 90. ئەویش بەشیی زۆر باشە، بەڵام وریای یەک حاڵەت بن لە شەقڵاوە کە جیاوازی هەیە لەگەڵ بەشەکانی کۆلێژی شیکاری لە زانکۆی پۆلیتەکنیک. ئەویش ئەوەیە 2 ساڵی یەکەم ئەخوێنیت، پاشان 2 کۆنمرەت بۆ حسابەکەن، 40 دەرەجە لەسەر ئیعدادی واتە پۆلی 12 و 6 دەرەجە لەسەر مەعهەد بە هەردووچی کۆنمرەیەکی تازە معدەلێکی تازەت بۆ دائەندرێت. ئەو کۆنمرەیەت ئەگەر لە ڕیزبەندی قوتابیانە هەتا نیوە بیت، بۆ نمونە 50 تەڵەبە بێت، هەتا 25 ئەچن 2 ساڵی دیکە خوێن و شەهادەی بەکالیۆریۆس لە شیکاری نەخۆشی وەرەگرن. ئەو 25 دیکەواتە لە 26 تا 50 شەهادەی مەعهەدیانە دەنێ و پاش ئەوەی کە تەخەڕوجیان کرد وەکو خەریجی مەعهەد جارێکی تر ئەتوانن لە ڕێگەی سیستمی پۆلیتەکنیکەوە کە سیستمێکە ساڵانە بۆ خەریجی مەعهەدەکان پێشنیار کراوە، قوتابی ئەتوانێت ناوی خۆی بنووسێ و بچێتە پێشبڕچێەوە بۆ ئەوی دووبارە بگەڕێتەوە کۆلێژەکان، بەڵام ئەویان ئاگادار بن بە پارە ئەخوێندرێت. ڕەنگە پرسیار بکرێت ئەگەر ئەو کۆنمرانەمان هەیە بۆ ئێمە بەشەکانی تر نەنووسین، ئێمە بۆچی تەرکیز لەسەر بەشە پزیشکەکان ئەندازیاریەکان ئەکەینەوە لەم بابەتانەیە؟ چونکە ئێستا بە حکمی ئەوەی ئیش و کار لە بازاڕە زیاتر هی ئەوانە، بە حکمی ئەو كهرباش برا بحكم كهرباء برا معقولة؟ معقول سيا سنجواني رش عين خابي أوكا 2 hours later. وەکوتمان بازار ئێستا بازاڕی ئەوانە،
لەبەرەوە ئێمە زیاتر باسی ئەوە ناکەین. ئەی باشە کۆلێژەکانی پەروەردەی بناڕەت هەروەها ئاداب زمان یا بەشەکانی تر ئێمە بۆ باسییان ناکەین یا پەیمانگەکانی تر ئەلبەتە ئەوانیش باسەکەین بەڵام بە حکمی ئەوەی کە ئێستاکانە بازاڕی ئەوانە کەمترە تەعیناتیان کەمترە بۆیە ئێمە زۆر ناچینە سەر ئەو بابەتانە بەڵام ناچارین کاتێک کە باسی کۆنمرەکانی نزمترەکەین واتە لە 50 هەتا 80 کە لە هەڵقەی داهاتوو ئینشاڵڵا لە خزمەتی ئێوەی بەڕێزە بین باسییانەکەین ئەلێرەیە ناچاری بچینە سەر ئەو کۆلێژانە بۆ چونکە ئێمە ناتوانین ئەم بەشانە پڕ بکەینەوە مەگەر بە پارالێل و ئێواران پەیمانگەکان پڕ بکەینەوە یا بەشەکانی ئەدەبی وێژەی شێشەیان گەلێ زۆرە بەڕاستی قسم ئەوەنە زۆر نییە بۆ ئەوان زۆر زەحمەتە پەیداکردنی 50 قسم بۆ بەشە ئەدەبیەکان لەبەرەوە ئێمە زیاتر لە لای ئەوانەوە باسییانەکەین بۆچی وەکوتم تەرکیزەکەی لەسەر پزیشکی و ئەندازیاریەکان ئێستا ئیش لە لای ئەوان باشترە لەبەرەوە حەزەکەم ینی تەرکیزی تەواوتان بخەنە سەر ئەو بەشانەی کە دڵی خۆتان ئەیانەوێ پێش هەموو شتێک لە پاش ئەوەی کە لە بازاڕە ئێستاکانە ئیشی ئەکرێت بەڵام ئێمە باسی ئەمڕۆ ئەکەین ئایا لە ساڵی 2023 و 24 و 25 کە ئەو بەڕێزانەی 2 ساڵە خوێنن لە ساڵی 2024 تەواویەکەن یا ئەوانەی کۆلێژە خوێنن لە نزیکەی 2026 تەواویەکەن بازار ئەو کاتە چی بەسەردێ ئێمە نازانین لەبەرەوە پێتان نەڵێم هەر بەشێک کە خۆتان هەستان پێە پێتان وایە تواناتان تایە هەیە ئەتوانن زیاتر پەرەی پێ بدەن سەرکەوتوو بنتیایە سەرەتا ئەو بەشانە بنووسن بەڵام گرینگە لە کۆنمرێتانەوە نزیک بێت نەک کەسێک نەوەتی هەیە بڵێ من حەزم بە پزیشکی و ئەینووسم نە واقعیانە هەڵبژاردنەکانت بکە بە شێوازێک بێت کە بتوانیت بە شوێنێک لە شوێنێکان ناوت بێتەوە کە پڕ بەدڵ خۆت حەزت پێێتی و هەروەها گونجاوە لەگەڵ کۆنمرەکەت و لەگەڵ بازاڕی کارە بیان گونجێنی هەر هەمویان بێکەوە تاواکو بتوانی پڕکردنەوەشی سەرکەوتوانە بکەیت بە هیوای ئەوەی توانی بێتمان کەمێ دیکە زانیاری بخێنە سەر زانیاریەکانتان بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینە بە ئاسانی و بە وردی بتوانن فۆرمەکانتان پڕکەنەوە هیوامان سەرکەوتنتانە. سوپاستانەکەین کە تا ئێستا پاڵپشتی کەناڵەکەی ئێمەتان کردووە ئێمە بە پشتیوانی ئێوە توانیمان 2000 سبسکرایب تێپەڕێنین دڵنیاین کە ئێوەش خۆشحاڵن بەم هەواڵە بۆیە زیاتر هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تیان بگەێنن کە زانکۆ ئاسۆی زانکۆ چه خزمەتێک بە ئێوە ئەکات ئێمە وەکو تیمی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین زانیاریەکانمان بەبێ بەرامبەرەگەێنین بە ئێوە بۆ ئەوەی ئێوە سوودی لێت بینن ئێوەش لایک و کۆمنت سبسکرایب لە یاد مەکەن هاوڕێیانتان لە یاد مەکەن بە ئەوانش سوودمەند بن بۆ ئەوەی بتوانین کەناڵێکی بەهێز لە ڕووی زانیاریەکانی زانکۆوە بە ئێوەی خۆشەویست پێشکەش بکەین سوپاستانەکەین.